ئەوانەی کە لەم چاوەڕێ دەکرێت بەڕاستی تۆزێ لەوە معقەتترە کە بەڕاستی خەڵکی ئاسایی بیگەن بە خەڵکی ئاسایی کۆبوونەوەکە بەگشتی وتم وەکوتم ئەمە ئەبێ بە کێشەیەکی گەورەیە بۆ ئەوان مەوزوعی ئەگریکاڵچە مەوزوعی کشت و کاڵ یەکێکە لە هەرە تەوەرە سەرەکیەکان کەوتۆتە پێش کۆڕۆناشەوە بەڕاستی مەوزوعی کشت و کاڵ مەوزوعێکی زۆر زۆر جددیە قسەی لەسەرەکەن چۆن بتوانن پێشڕەوی یا زیادەڕەوی بکەن لە کشت و کاڵە ئەگەر ببینی تەکنەلۆژیا لە پێشکەوتنێکی ئێجگار زۆرداوە ڕێژەی دانیشتوانیش لە پێشکەوتن و لە زیابوون نەوەستاوە لەگەڵ ئەوەی ئەو هەموو نەکبەتێ بەرەوکی جیهانی گرتووە بەڵام هێشتا ڕێژەی دانیشتوان لە زیادبوونێکی ئێجگار زۆردایە جا لەبەرەوە مە بەڕاستی کێشەیەکی گەورەیانە و قسەی زۆر باشی لەسەرەکەن و چاوەڕوان دەکرێت ڕێکەوتنی زۆر زۆر گەورەی لەگەڵا بکرێت ئەوە کەیتر مەوزوعی کۆڕۆنایە بە تاکید دێنایەن توێجارێکی تر کۆڕۆنا بە هەر هیچ ڤایرۆسێکی تر لەم جۆرە ڤایرۆسانە بەرۆکی جیهان بگرێتەوە و تووشی ئەم نەکبەتی و دەردەسەری بکات هەر لەبەرەوەش کە بەریتانیا دەست پێشخەری خۆی کردووە و سنتەرێکی داهێناوە بۆ ئەوەی کە ئاژەڵەکان لە پێشەوەی کە ڤایرۆسەکە بڵاو بێتەوە لە ئاژەڵەکان و بێ دەستکەن بە کوتاندنیان بۆی جارێکی تر ئەو نەکبەتی و ڤایرۆسە بۆ شێوە یعنی ئەم کۆبوونەوەی کە ئەم ساڵ دەکرێت و دوای 2 ساڵ بەڕێوە دەچێت دەڵبەتە ساڵی ڕابردوو بۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا و کۆبوونەوەکە بەڕێوە نەچوو یعنی باس لەوە دەکرێت خودی ئەو وڵاتانی کە بەشدارن لە گروپی G7دا خود هەرێک لەم وڵاتانە بەشێکیان خودی خۆیان ناکۆکیان هەیە پێکەوە ینی دەکرێت لەم کۆبوونەوەیدا ناکۆکیەکانیان وەلا بنێنە ئەم ناکۆکیانە کاریگەری دەبێت لەسەر بڕیانانی کە دەری دەکەن و لەسەر مەناخی جیهانی ژیا خود با بڵێن ژینگەی جیهان کە لە ماوەی ڕابردوودا گفتگۆی سەرەکی وڵاتانە بووە بە دڵنیایەوە ژیان خان چیاخان عفو بە دڵنیایەوە زۆر زۆر بە دڵنیایەوە گونجامی ویستم بەڕاستی ئەگەر مەجال بۆیە بە ڕوونتر بەڕاستی باسی هەموویان بکردای وتم ویستم مەرحەلە بڕۆ شتەکان لێ ئالۆز نەکەم بەڵێ بەریتانیا بە تایبەتی لەگەڵ ئەوروپایە کێشەی زۆر گەورەی هەیە کێشەی بازرگانی زۆر گەورەیە کێشەی سنووری هەیە جا ئێستا بەریتانیا بەرەو یەک نەکبەتێکی تر بەرەوەکی گرتووە کە جۆ بایدن سەرۆکی ئەمریکا بەڕەگەز خەڵکی ئێرلندایە و نایتێ پشکاتە ئەو بڵێن ئەسڵەی خۆی و نەشی شاردۆتەوە کە ئەگەر بەریتانیا ئاسانکاریان بۆ نەکە ئەم پشتیان تێ ناکات لەبەرەوە بەریتانیا ئەم هەموو نەکبەتیە سەری ڕێگەی کردووە و ماکرۆنیش بەدەنگێکی بەرز دژایەتی خۆی تەواوەکە بۆ بەریتانیا بۆ ئەو ڕێکەوتنی کە لەگەڵ ئەوروپا کردوێتی کە گوایە ڕێکەوتنەکەی خۆی جێبەجێ ناکا و ئەگەر ئەو ڕێکەوتنانەوەکو خۆی جێبەجێ نەکات بە یەکێتی ئەوروپاش ئامادەیە عقوبەی گەورەتری بە سزای گەورەتری بەیان چۆن بڵێ هەتاکەوێتە مەوزوعی غەرامەکردن و سزادانی مادی و سزادانی بازرگانیش هەر لەبەرەوەشە ئەگەر سیرکەی نوێنەری یەکێتی ئەوروپا لەم کۆبوونەوەیە زۆر چالاکترە لە ساڵانی پێشووتر بۆ ئەوەی کە ئەم کێشەی بەریتانیا و یەکێتی ئەوروپا و کە بە حکمی ئیرلنداوە ئەمریکاشی گرتوێتەوە قوڵتر بۆتەوە بەڕاستی زۆر قوڵتر بۆتەوە بەڵام ئەمە پێم وانییە ببێتە هۆی ئەوەی کە ڕێگر بێ لەسەر هەندێشتی ڕئیسی کە هەمویان لەسەری کۆکن بۆ نمونە دژایەتی رووسیا و سین هەرچەند سین لەبیرن نەچێت G7 بەمعنای وایەت کە لوتکەی کۆبوونەوەی لوتکەی وڵاتە بەهێزەکانی ئەوانی کە بڵێن سەرمایانیان اقتصادیان بەهێزە لەبیرن نەچێت سین یەکێکە لە وڵاتە هەرە بەهێزەکانی اقتصاد بەڵام لەبەرەوەی کە تاک وەکو تاک لە سینە خەڵکانی دەوڵەمەنی کەمترە لە وڵاتانی تر ئەو حسابەی بۆ ناکرێت بەریتانیا و ئەوروپا و ئەمریکاش لە پێشکەوتنی سین نیگەرانە بۆ شێوەی کە هەیە جا لەبەرەوە ئێستا سینیش بۆ بە یەکێک لەوانی کە یانتەوێت ڕێگری لە پێشکەوتنەکانی بکەن وە رووسیاش یەکێکی ترە لە بربەستەکانیان ئەنتوێ قسەی لەسەرکەن و یەکدەنگ بن لەگەڵی باشە ئەو بڕیارانەی کە لەم کۆبوونەوەیەدا دەردەکرێن کاریگەری دەبێت لەسەر ئابووری ڕۆژهەڵاتی ناوەڕاست ینی ئەم ناوچەی کە بە ناوچەیەکی گەرم و ساخن ناو دەبرێت ینی ئەو بڕیارانی لەوێەوە دەردەچن چ کاریگەریەک دەست دروست دەکات لەسەر بازاری ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەسەر کشت و کاڵ لەسەر تەندروستی ینی تەواوی و سێکتەرانی کە بڕیار وایە گفتوگۆی لەبارەوە کرێ بەرزبوونەوەی ئابووری ئەمریکا و ڕوخانی ئابووری ئەمریکا بەڕاستی تەسیری هەیە لەسەر تاقەلادیەک لە دوورترسترین شوێنی ئەم جیهانەیە بە حکمی ئەوەی کە پارەکەی بۆ بە
تاقە عملە کە کۆنتترۆلی سەر ئەرزی پێکرێ لەبەرەوە بەڵێ تاسیری ئەبێت لەبەرەوە پێشکەوتنی ئابووری ئەمریکا وا لە خەڵکەکە ئاسوودەتر بژی تقریبان لە ناحەی کاتێکەکەیەوە و ئەگەر داڕوخانی ئابووریشی بێت بۆ بینیت ئەگەر دۆلار دابەزێ بەڕاستی سعری خواردن لەواچێ زیاتر گران بێت یعنی چۆن بڵێ تاسیراتی زۆری هەیە بەڵێ هەرێوە تاسیرێکی زۆر باشی لە ئەوروپا ئاکات و لە شەرقەکە وەکو پێم وتی ئەم G7 کۆنتترۆلی سەر ئەرزەکەنی ئیتر ئەم بەرنامەی کە دایەنێن ئەم ڕێکەوتنەیەکەین بەڕاستی لەسەر لە هەموو بوارەکانەوەی لە بواری ئەگەر تۆ مەوزوعت کوردستان بێت و شەرقەوسەتی لای خۆمان بێ بەڕاستی ئێمە زیاتر کێشەی سیاسیمانێ ڕتاوەکو کێشەی بڵێن ئەگریکەڵچەر بڵێن پیشە باغداری. زۆر باشە بابەتێکی تر ئەوی ژیاوازی ئەم کۆبوونەوەی لەگەڵ کۆبوونەوەکانی دیکەی G7 یعنی لەم کۆبوونەوەیدا بەریتانیا وەک پێشووتر بە وڵاتێک بوو لە وڵاتانی یەکێتی ئەوروپا و دوای دەرچوونی لە یەکێتی ئەوروپا ئەمە جیاوازی دروست دەکات لەسەر ئەو بابەتانەی کە گفتوگویان لەبارەوە دەکرێت. بەڵێ بەریتانیا لەبەرەوەی لە جارە یەکەم لەبەرەوەی لە خاکی بەریتانیا ئەکرێ بەریتانیا دەست پێشخەرە بێ لە قسەکردن و لە دانانی بەرنامەکە و پێوترێ لێرە شتێکی پێوترێت چێرمان یعنی چۆن بڵێ سەرۆکایەتی کۆبوونەوەکاکە بەریتانیا لەبەرەوەی لە وڵاتی خۆیەتی و هەروە چەند مافێکی یەک وڵاتەکانی ترنیانە مافی میوانداری خەڵکە دەوڵەتەکانە لەبەرەوەشە بەریتانیا میوانداری هندستان و ئەفریقای باشوور و کۆریای باشوور و هەروە ئوسترالیاشی کردووە بێت لە کۆبوونەوەکە بەشدار بێت. کاگامانش لەگەڵمان بمێنێرەوە پامنێرمان ژیان هەر پەیوەست با کۆبوونەوەی وڵاتانی G7 یاخود G7 زانیاری زیاترمان بۆ دەخاتەڕ و ژیان دێمە لای تۆ لە بەریتانیا میدیاکانی ئەوێم شارەزایانی بوار چۆن باس لە کۆبوونەوەی G7 بۆ ئەم ساڵ دەکەن؟ بەڵێ جێسڵاتان لەبێ سلااو لە هەموو بینەرانی نارتی ئەگەر بینێ سەر نوێترین زانیاری ئەویژەوەی لە کۆبوونەوەکانی ئەمڕۆی سەرکردەی G7 بێژگە لە سەرکردەکان سێر پاتریک ڤالانس و مێلەندا فرانسکەیس لە سەر کارەکانی هاوبەشی ئامادەسازی پاندەمیک بەشدار دەبن کەواتە کۆمەڵێک هاوکار لەگەڵ کۆمەڵێک لە شارەزانی نێودەوڵەتی کە لە سەرانسەری پیشەسازی و حکوومەت و دامەزراوە زانستیەکانەوە لە سەرەتای ئەم ساڵەوە لەلایەن بەریتانیەوە دامەزراون بۆ ئامۆژگاریکردنی کۆمەڵەی G7 لەسەر چۆنیتی ڕێگریکردن و پشکنین و وەڵامدانەوەی نەخۆشیەکانی ئایندە. ئەمڕۆ هاوبەشی ئامادەکاری پەندامی راپۆرتێکی سەربەخۆ بڵاو دەکاتەوە کە ئەرکی 100 ڕۆژە بۆ وەڵامدانەوەی هەڕەشەکانی داهاتووی پەتا کە چەند ڕاستپاردەیەکی بەکردەوەی تێدا لەسەر چۆنیتی وەڵامدانەوەی حکوومەتەکان بۆ هەر بڵاوبوونەوەیەکی پەتای داهاتوو کە 100 ڕۆژی یەکەمی دوای دیاریکردنی مەترسی پەتایەکی زۆر گرنگن بۆ گۆڕینی کۆرسەکەی و بە شێوەیەکی نمونەی ڕێگری دەکات لە بوون بە پەتایەکی جیهانی. ڕاگەاندنی کەنداوی کاربیز ڕاستپاردەکانی ئەم راپۆرتە یەک دەکرێت و هەنگاوەکانی تری وڵاتانی G7 بۆ ڕێگریکردن لە پەتایەکی ئایندە دیاری دەکات. ئەمانە بریتین لە کەمکردنەوەی کاتی وەرگێراو بۆ پەرەپێدان و مۆڵەتپێدانی کوتان و چارەسەر و دۆزینەوەی نەخۆشی بۆ هەر نەخۆشیێکی ئایندە بۆ خوار 100 ڕۆژ پابندبوونێک بۆ بەهێزکردنی تۆڕەکانی چاودێری جیهانی و توانازینجیرەی جینۆمیەکان و پاڵپشتیکردن بۆ چاکسازی و بەهێزکردنی ڕێکخراوی تەندروستی جیهانی. ئەمڕۆ بەیاننامەی کەنداوی کاربیست لەلایەن سەرکردەکانی G7 ڕێک دەکرێت و وەسبەینی ناوڕۆکی نامەی G7 بڵاو دەکرێتەوە. چیابێژگەلەوە دەمێ بڵێم کە کۆمەڵی سەرکردەکانی G7 دوێنێ میواندارێتی شاژن ئەلیزابێت بوون و کاتێکی خۆشیان لەوێ بەسەر بێت. دیارە ئەم کۆبوونەوە زۆر گرنگە بۆ بەریتانیا بۆ هەموو جیهان کە بتوانێت چارەسەری هەر نەخۆشیەک یاخود هەر کارەساتێکی جیهانی کە دەبێت لە داهاتوودا بۆ ئەوەی کە بەرەنگاری ببنەوە. بەڵێ چیە؟ بەڵێ ژیان سپاس بۆ خستنەڕۆی تەواوی زانیاریەکان کاگامان گوێبیستی قسەکانی پامنێرمان بۆی بەڕاستی ئەو باس لەوە دەکات یاری پرسی پەتای خود بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنایە هەر پەتایەکی دیکە لە هەر وڵاتێک
گرینگە بۆ لەمە دوواکاری لەسەر بکرێت. ینی باست لەوە کرد لە ماوەی ڕابردوودا فەڕەنسا یەکێک بۆ لە وڵاتانەی کە پابەند نەبووە زۆر بە ئەو بڕیارانەی کە لە کۆبنەوەکانی G20 خود ببوورە G7ەوە دەرکراون. ینی دەکرێت بۆ ئەم ساڵ ئەو بربەست و ئاستەنگانە باس بکەین. چ وڵاتێک دەبێتە ڕێگر لە بەردەم جێبەجێکردنی بڕیارەکانی G7 و ئەو گرفت و ئاستەنگ و ئاڵنگاریانی کە دێنە بەردەم جێبەجێکردنی ئەو بڕیارانەوە چی دەبن؟ چیاخان من پێم وایە ئەمریکایەکێکە بێ لە وڵاتانەی کە ئەو وعد و بەڵێنانەی کە لەم کۆبوونەوەیدا جێبەجێ ناکات ئەویش دیسانەوە لەبەر مەوزوعی مەسەلەی ئەگریکەڵچەرە بەڕاستی لە بەریکا لەبیرت نەچێ ڕەنگە بینەران زۆر زانیاریان لەسەرەوە نەبێ لە ئەمریکا گەورەترین کێشەی ئەوروپا و بەریتانیا لەگەڵ ئەمریکاوەیە کە مانگاکانیان لەوێ کە بەرهەمی دێنن لە ماوەی 6 مانگە ئەوەنە بە خێرایی لەبەر بڵێن تمۆحی خواردنی گۆشتی گا و مانگا ئەوەندە زۆرە حیوان زۆر بە خێرایی گەوریانەکەن لە حرەگەی پرۆتیناتەوە زۆر بە خێرایی گەوریانەکەن و یانخەنە بازاڕەکانەوە. ئەجا ئەم مانگانە غازێک کە لە کاتی بڵێن قڕکێنە و نەزگەرەوشتی وایە غازێک دەردەکەن پێوترێ میثین. ئەو غازە ئەگەر بەراوردیان کردووە بەراورد بە هەموو ترانسپۆرتی دنیا زیێشتا CO2 ینی زەرەری ئەو غازە زیاترە و هەروەها بەرازەکانی ئەمریکا ئەو پاشماوەی کە هەیەە کات تەسیرێکی کردوتە سەر ئاوەکانی ئەوروپا و بەریتانیا دێتزۆنی بەڵام پابندبوونی ئەمریکا خودە و بڕیارانی کە لە ڕابردوودا دۆناڵد ترەمپ دەرێ کردبووە هەڵوەشانەوەی و بڕیارانە کە پێیوەست بوو بە ژینگەی جیانەوە ئەمریکا هەڵی وەشاندەوەمانە کاریگەری نابێت لەسەر ئەو سڕینەوە یاخود کەمکردنەوەی و ناکۆکیانی کە لە ماوەی ڕابردوودا هەبووە بەبەستم لە سیاسەتی جیاوازی بایدن و دۆناڵد ترەمپ لە ماوەی ڕابردوودا و ئێستش. جا ئەمە ئیسا کۆبوونەوەکە لەما من تاکیدم بۆرس جۆنسنێکێک لەو زەختانی ئەیتەوێت لە جۆ بایدنی بکا کە بەکێرهێنانی ئەو پاشماوەیە یان لە ئیسفادەکردن لەو جۆرە پاشماوە لە جاتی زەرەر لە ژینگە بدات وەکو بەریتانیا ئێستا ئیسفادیان لێ کردووە بۆ مۆزوعی کارەبا بۆ مەسەل مۆزوعی غاز بۆ مۆزوعی فڵین فارمەکان فەلاحەکان خۆیان ئیسفادی زۆر گەوریان لێ کردووە. جا لەبەرەوە یەکێک لە تەسیرەکانی ئەوروپا و ئەمریکا ئەوروپا و بەریتانیا ئەوەیە کەیان توێ زەخت لە ئەمریکا بکەن کە زیادە ڕەوی لەوە نەکالەوە زیاتر. نازانم تا چ ڕادێک جۆ بایدن ئەتوانیە ئەو بڕیارەی جێبەجێ بکات بەڵام پێم وایە ناتوانێت ئەوەی کە G7 لی داواکات جێبەجێ بکات لەو ناحێو. سپاسە بۆ ئامانج بەرزنجی شارەزای کاروباری نێودوڵەتیکە بە شوێکی ڕاستەوخۆ لە بەریتانیا و لەگەڵمان بووی. سپاس بۆ پەیام نێرمان ژیان کە بە شوێکی ڕاستەوخۆ لە بەریتانیا و